تەندروستی دەرونی و فشاری کۆمەڵایەتی. ئایا هیچ کات هەستت بە فشاری کۆمەلگا کردووە؟ فشاری خێزان، کار، تەنانەت سۆشیال میدیا. ئەمڕۆ ئەم بابەتە دانوستانێکی پێیەکەین لەگەڵ کاکاوە محەممەد کە بتوانین دەست بخەینە سەر ئەوەی ئایا ئەم فشارانە بەڵێ بوونیان هەیە، بەڵام تا چەند کاریگەریان لەسەرمان هەیە و تا چەند ئەو کاریگەریانی کە ئێمە دروستمان کردووە دروستن یان هەروە دروستمان کردووە بۆ ئێمە. من ئەگەر لە کۆتاییەوە دەست پێ بکەم باس لە فشارەکانی سۆشیال میدیا بکەم. هەموو ئەوانی کە لە سۆشیال میدیان بە منیشەوە ئێمە سەرکەوتنەکانی خۆمان بە ئێوە پیشانە دەین. بەڵێ کاتمان هەیە دڵمان تەنگە، کاتمان هەیە بێتاقەتین، کاتمان هەیە بێزارین و بگرە سەرکەوتن نابینین، هەموو کات ئێمە لە سەرکەوتنان نین. بەڵام زیرەکێکە لەوەیە کە تۆ هەموو جار شکستەکانی خۆت پیشانە دەی چووکە هیچ سوودێکی نییە. بەڵام سەرکەوتنەکان سوودی ئەوەیە کە تۆ بتوانی دەرسێک لە من وەربگریت یان بڕیاری ئەوە بدەیت کە لاسایی من بکەیتەوە. بەڵام ئێمە چیمان لێ هاتووە؟ ناومان لێنەوە فشاری تەندروستی دەرونی سۆشیال میدیا، لەبەر ئەوەی تۆ کە ئەبینی کەسێک هەروە دێت ڕسمێک ئەگرێک ڕۆژێک لێرەیە بەیانی لەوەیە، ئەمڕۆ کۆنفرانسی لەوێ هەیە، بەیانی سیمیناری لە شوێنێکی ترێڵێ ئۆ وەڵام من دواکەوتم، وەکو ئەوەی کە ئەڵێ قتارەکە بەجێ هێشتم. ئەمە کاکاوە جێنێ لەگەڵ کچێکا دانیشت بووم شی ئەکردەوە بۆم کە چۆن قتارەکە بەجێ هێشتووە. ئیوت نوورخان حسابی ئەوە بکە کە من لە ناو شەمەندەفەرێکام و نەمتوانی سواری شەمەندەفەر فریانە کەوتم سواری شەمەندەفەرەکە بم و شەمەندەفەرەکە بەجێ هێشتم و من لە شوێنی ستۆپەکە مامەوتم کاکە شتیوان نییە. شتیوانیە تۆ بڵی من شەمەندەفەرەکە بەجێ هێشتم لە شوێنی خۆم مامەوە من ئیتر ناتوانم دەست پێ بکەم، ناتوانم وەکو نور بم یان لە نور باشتر بم. طبعاً زۆر بەخێر بێی کاکاوە، زۆر سپاس لەبەرەوەی ئەزانم ئێستا ئێوە لەسەر سەفەرنەوە بێ بڕۆنەوە، بەڵام ئەو کاتتاندا بە ئێمە بتوان تۆزێک سوودمان پێ بگەێنن. زۆر سپاس بۆ هەبوونم لە خزمەتی جەنابتانە، بەڕاستی گەورە بووم، زۆر خۆشحاڵ بووم و زۆر سپاس بۆ ئەم کاتەی جەنابیشتان، بەڕاستی زۆر سپاس بۆ سەرجەم کارمەندەکان و بۆ تەلەڤیزیۆنی بەڕێزەکەی جەنابیشتان. زۆر سپاس کاکاوە. من ئەمەوێ پێناسەیەک یاخود شیکردنەوەیەکی بەسیط کە هەمومان لی تێبگەین، من و منداڵەکان و دایکم و باوکم و هەموو ئەوانی کە لەسەر جادەشن کە گوێ لەم با بڵێن پۆدکاستە یاخود ئەم رادیۆیە ئەگرن لە ئێمە تێبگەن. تەندروستی دەرونی یعنی چی؟ ئێمە جاران بۆن من ئەگەر سەرت جانی بکردایە ئەیوت بڕۆ بۆ لای دکتۆری ئاعساب، ئەگەر قاچەکان و ڕۆماتیزم و نازام چی ئەیوت بڕۆ بۆ لای دکتۆری ئەوەی حەقی بە ئێسک و بە دڵ بێ نازام چی بێ هەر یەک لەمانە ئەیوت بڕۆ بۆ لای فلان دکتۆر. بەڵام ئێستا 10 ساڵی ئەخیر گەشتوینەتە ئەو ئاستەی کە ئەڵێ بڕۆ بۆ لای دکتۆرێکی دەرونی. تەندروستی دەرونی چییە؟ دەڕاستیان نورخان ئەگەر تەماشا بکەیت ئێستاکە باسی سۆشیال میدیا کرد بۆ ئەوی بەر لەوەی بێمە سەر پرسیارەکەی جەناب و وەڵامی بەمەوە، تەنها با بڕۆینە سەر ئەوەی کە بزانین پێکاتەی مێشک چۆنە. مێشک خۆی بۆ خۆی ئینسان پێوتێ بایۆ ئەلێکتریک. بایۆ ئەلێکتریک واتە زیندەیەکی کارەبایی. ئەم زیندە کارەبایە لە مێشکە کۆمەڵی مەوادی کیمیاوی، کۆمەڵی نیرۆترانسمیتەی پێوترێت، کۆمەڵی خانە بەیەکەوەیە کە نزیکەی 860 بیلیۆن یاخۆ ڕێژەکە کەم و زیادی هەیە لە مێشکی ئینسانە هەیە بەپێی تەمەن و بەپێی ئەزمموی کەسەکە. ئەم خانانە هەمویانە بەیەکەوە کارەکەن. تۆ بۆ نمونە ئەگەر لە حالەتێکە هەر بیرکردنەوەیەک بە خەیاڵ تا دێت، هەر شتێک بابڵی بە چاوی بین یا هەستی پێەکە یاخۆ گوێبیستی ئەبیت یاخۆ مەسەلەن تەنانەت لە لەمسێکەوە کە تۆ دەسەدەی بە دەم و چاوی مناڵەکەتەوە، ئەمانە هەمووی کاردانەوەیە سیگنال واتە ئاماژانێ بۆ مێشک کاردانەوەیە بێت. زۆر کات ئەو شتانی کە حالەتێک یەکێ لەو شتانی کە باسی کردوەکو سەرێژە ڕەنگە کاردانەوەی سترێس بێت. سترێس چۆنە؟ سترێس لە کاتێکە کە تۆ یەک سیستەم هەیە کە لە مێشکە کە کاریگەیەتی لەسەر هەموو جەستە و کاردانەوەی لەسەر هەموو جەستە بێت، هەنێک کات ئەکاتێک بێتەمایەوەی کە کاردانەوەی لەسەر جەستەوەکو نەخۆشەکانیش دروستەکات، لەسەر ئێشەتەوە، لە سووری خوێنتەوە، لە پلەبەرزی گەرمای لەشتەوە، لە لەدانی دڵ سەری ئەبێتەوە یاخۆ تیژە بێتەوە، لە با بڵێیت تەنانەت لە ئارەقکردنە، دواتر لە فشاری خوێن. ئەم هەموو کاردانەوەی ئەبێت لە سترێسێکەوە ئەگەر بەو مەرجی کاردەست ئەو سترێسە چەند جارێک دووبارە بێتەوە. چونکە لە مێشکە سیستەمێکی پێوترێت لیمبیک سیستەم، کۆمەڵێک پێکهاتن بەیەکەوە، لەناو ئەوە ئەمیگدڵا هەیە کە بەقەت بادەمێکە کە کۆنتترۆلی هەموو جەستە دەکات.
واتە ئەوە پێ ئەوترێت سیستەمی ئاگادارکردنەوە یاخۆ ئینزار کە حالەتێک تۆ ئەیبینیت بۆ نمونە نازانم ڕەنگە جەنابێ حەزی لە سپایدەر نەبێ خۆشتێکیەوە کە ئەیبینیت ئەوە چاو یەکسەر ئەینێرێت دواتر ئەبێتە شەپۆل ناوەڕاستی مێشتەوە ئەینێرە بۆ پشتی سەر ئەویش ئەینێرە بۆ فرۆنتەل لۆب کە پێشەوەی سەرەوەیە لەگەڵ ئەوەش فرۆنتەل لۆب کە بەرپرسە لە کۆمەڵێک کار لە جوڵە لە فێربوون لە کۆمەڵە شتێ ئەویش ئەینێرە بۆ بابڵێ ئەمەگدڵە کاردانەوە یەکسەر بێت ئەینێرە بۆ سەری گورچیلەکانی کە ئەدرێناڵین لەسرە ئەویش دیسانەوە کاردانەوەی بە لەسەر سووڕی خوێنێ لەسەر کۆمەڵێ کاردانەوەی جەستەی لا دروستەکات بۆ ئەوی کە ئەم بابەتانە سەرتان نێشێنم بۆ ئەوی نەبێتە بابەت بابڵی دەرنەچم لە بابەتەکە ئەمە هەمووی پەیوەستە بە یەکەوە ئەگەر بیتە سەر ئەو لە ڕووی زانستیەوە هیچ کتێبێکی هەڵبەتە کاری لەسەرکرێت بەڵام وەکو بلوپرنت چییە زانایان لە بواری دەرووناسیە کە پێشتر پێش 10 ساڵ پێشی 10 ساڵ کە بەجانە بڕێکوتە دەقاودەق 10 ساڵ پێشی 10 ساڵ ئەو کتێبانەی کە نووسراوەتەوە ئیشی پێ ئەکرێت بەو مەرجەی تەنها زانیاریی کەمی لێوەرگێ بەس پاش 10 ساڵ تەنانەت لە هەندێک زانکۆی دەرەوەی وڵات بەتایبەتیش بریتانیا ڕەنگە هەندێک بەحوساتی لێ قبوڵ نەکرێت ئەگەر داوای بەحسێکی لە بکەن بڵێت 10 سەرچاوە بێنە یا 6 سەرچاوە بێنە بەلای کەم و ئەبێ زۆرینەی 10 ساڵی نوێ بێت لەک پێشی 10 ساڵ کەواتە زانش گەشتۆتە ئەو ئاستەی کە ئەزانێ ئێستا بە یارمەتیدانی ئەشعی تەنوری پێ ئەڵێن لای خۆمان یاخۆ MRI سکان یا EEG ئەم کۆمەڵە ئامێری کە تازە هاتووە تەنانەت سۆز بەت لایەنە نەگەتیڤەکەی یا پۆزەتیڤەکەی ئەرێنی و نەرێنەکەی ئەبیندێت هەستی پێکرێت یاخۆ تۆ ئەی خوێنیتەوە کە خوێندنەوە بۆی کرد کەواتە ئەزانی تا چەند کاردانەوەی لەسەر جەستە ئەبێت بۆیە لەو ڕووە کەواتە کاتێ سەرێشەیەک دەبێت جاران ئەڕۆشتی بۆ حەپی سەرێشە ئێستا تۆ کەفیتەرێک بیت کە سیارەکە لێخوری هەردەنگیت بەڵێ تۆ کەواتە ئەزانی هۆکاری سەرێشەکە چییە کە زانی هۆکاری سەرێشەکە چه چارەسەرکەی ئەزانیت کاتێک کە گورچیلە ئازاری هەیە کاتێک کە لێدانی دڵ سەریعبێ کاتێک کە هەستەکەی پاڵەپەستۆی خوێن بەرزەبێتەوە یا خۆنزمە بێتەوە ئەگەر هۆکارەکەی بزانی چارەسەرکەی ئاسانە بێت ئالەو ڕۆوە ضرورەتە بۆ هەر پەروەردەکارێک بۆ هەر باوکو دایکێک بۆ هەر مامۆستایەک کە کۆمەڵی زانیاری لە بواری پەروەردەی مناڵە هەبێت لە بواری تەنانەت تەعامل و هەڵسوکەوت لەگەڵ دەوروبەرە هەبێت یعنی ئەگەر من ئێساکە لە خزمەتی جەنابتانم بۆ نمونە ئەگەر قسە بکەم سەرداخەم لە لای ئێمە پێ ئەوتێ شەرم ئەکات باشە بەڵام لە جیهانی نوێ ئێستاکە ئەگەر ئای کۆنتاکت نەبێت ئەو پەیامە نەگەیەندێت تۆ احترام ناگری بەڵێ بە بێڕێزیە زانێت زۆر کات مەرجیە من هەموو کاتێک هەڵبەتە دڵنیام جەناب شارزایکی باشەیە لەگەڵ ئەو بیسەرانیشا یاخۆ بینەرانە هەندێ تێڕامان جیاوازە لە تەماشاکردن کاتی قسەکردن ئەو ئای کۆنتاکتە یاخۆ ئەو پەیوەندیە تێڕامان ئەوە واتە تەحدیق بە عەرەبیەکەی ستێرین ئەمە تەواو جیاوازە باشە ئەوەش دیسانەوە نەقسی دەرونی هەڵبەتە بابەتێکی جیاواز قسەی لەسەر بکرێت بۆیە زۆر کات وەکو جەنابە باسی کرد ضرورەتە بزانی هۆکاری گرفتەکە چییە بۆی چارەسەرکەی بزانی طبعا تەندروستی دەرونی کاتێک کە باسەکرێ کێشەکە لەوە ئەوەیە کەوتم 10 ساڵی ئەخیر ئێستا ئێمە هەمومان هەوڵی بۆ ئەوە ئەدەین و ئەزانین ئەمە ئەڵێن وڵام من دەرونیان تەواو نیم دەرونیان پێویستم بە فلان شتە دەرونیان هەستەکەم ئیتر ناتوانم لە شوێنی کارەکەم یان لە عائیلەکەم ئیترها دینەکان جیاوازن هۆکارەکانی ئەوەی کە ئەڵی من لەلایەنی دەرونیەوە هەستی پێ ئەەکەم بەڵام ئێستا ئەبینیت خەڵک یعنی تەشخیصی با بڵێن نوعی کێشەی دەرونیەکەی من زۆر بوون ئەوانەی کە دەستنیشانی ئەو نەخۆشی ئەکەن ئەوەی پێتەڵێ پانک ئەتاکت هەیە ئەوەی پێتەڵێ ناتۆ کە ئابەت هەیە ئەوەی پێتەڵێ تۆ لە ADHD هەیە ئەوەی تۆڵە وڵات تۆ عدەم تەرکیزت هەیە تۆ تەرکیزت نییە زۆری لێ هاتووە هەر لە مناڵەوە بیگرە گەورە بە مناڵی ئەڵێ اینجا بە گەورە ئەڕۆیت هەر شوێنێک هەر قسەیەکی بەسیط بکەی ئەڵێ ئەزانی ئەو تۆ لایەنی دەرونیت فلان 1 و 2 3 ئۆکەی لە لایەنی دەرونی ئێمە تەتەوڕمان کردو بەرەو پێش ڕۆشتوین بەڵام کەسانێکیشمان زۆر بووە کە دەستنیشانی نەخۆشیەکەی منەکە ئەمە خۆی بە خۆی زەختە من بە زەختی ئەبینم باشە من چۆن بزانم پێویستم بە دکتۆرێکی دەرونیە بەبێ ئەوەی من با بڵێن گوێ لە قسەی برادەرەکەم بگرم کە بە من ئەڵێ ئەزانی تۆستەکەم کە ئابەت هەیە چونکە شروعی هەیە بۆ من ئەگەر کە ئابم هەبێندێک ئەوە نییە وەڵام من بۆ نمونە ئەچمە دەرەوە بەڵام کەم ئەچمە دەرەوە
بۆن منە من لەگەڵ خێزانەکەم دائەنیشم بەڵام کەمتر لەگەڵ یان دائەنیش کەمتر قسەیان لەگەڵەکەم بۆن منە ئەچمە سەر ئیشەکەشم ئەەکەم بەڵام بێدەنگم کاتە من تووشی کە ئابە بوومە زۆر کات لە ڕاستیە تەماشاکە پرسیارێکی زۆر جوان و دقیقی کرد بەڵام من کەمێک بەرفرانترێکمەوە لێرە ئەگەر تەماشاکەیت بۆ هەر شتێک کە بیکەیت یاخۆ هەرنگاوی بینیت لە دنیای مۆدرنە دنیای تازەگەریە پێویستە بۆیە کە تۆ ئەسەسمنت بکەیت واتە لێکۆڵینەوەی تەواو بۆ کەسەکە بکەیت چونکە لە کەسێک و بۆ کەسێکی دیکە جیاوازە تەمەنامە کرد دەرفەتە بۆیە زیاتر لەسەر مناڵی ئۆتیزمش ڕۆژێک سەمە کردبایە بەڵام دڵنیام انشاءالله بێت لەبەر خاتری ئەوەی کە ئێستا ئەگەر بیرکەیتەوە مەسەڵەن ڕەنگە من حالەتێکی تایبەتم هەبێت یاخۆ مەسەڵەن ڕەنگە زروفێکی تایبەتم هەبێ ڕەنگە تووشی سەدمەیەک بووبم کە پێوترێت شۆمە ئەم سەدمە وای لێکردم بم زۆر بیرکردنەوە لێی کاریگەرێتی لەسەر دروستەکە حەزەکەم تەنیا بم بۆ ماوەیەک بە تەدریجی ئەگەر لە حالەتێکە کاتی پێ بچێ ڕەنگە باشتر بم ڕەنگە کاریگەرێتی خراپتری هەبێت لە دنیای دەرووناسیە شتێکە پێوتێت کۆپینگ مەکانیزم واتە میکانیزمی بەرگەگرتن واتە میکانیزمی بەرهەڵستی و توانای خۆ زاڵبوون بەسەری ئەو گرفتەی کە تووشێ بیت کاتێ باس لە مناڵەکەین ئەگەر تۆ منداڵەکەی جەنابێ تەنها هەموو کاتێک بەڵێ و بەگیان و بە ڕۆحەکەم و بە چاوەکەم هەر شتێکی ئەڵێت بەکاری بێنیت لە ڕاستی تاوێت مناڵ زۆر زیرەکە مناڵ زۆر کات بۆ نمونە ئەگەر شتێکی نێتێ هەوڵەدات کە بە شێوازە لە شێوازەکان ئەو زاڵ بێت تۆ دوای سۆزی ئەو بکەویت ڕەنگە ئەگەر هەر بەدەستی نەهێنا دەسەکە بە گریان و بێتاقەتی و دوورەگرێ کە تۆ بۆی ئاشتی کەی تۆ ناساریەیتە ئەمەیەکی کە لەو شتانی تۆ پێویستە خوێندنەوە بۆ ئەو مناڵە هەبێت کە چۆنە ئەگەر بێتە مەسئلەی تەنیایی یاخۆ دوو لۆنلینس یاخۆ با بڵێ ئایسۆلیشن داخۆ دابڕان لە کۆمەڵگا باس کەسێکی گەنج بکەین کەسێکی گەنج بکەین ئەگەر کەسێکی گەنج دابڕێت سێکە ئەگەر گەنجش تەمەنی هەیە مەراحلی تەمەن هەیە تۆ گەنجێکی 12 ساڵ بەسەرەوە ڕەنگە بگاتە 13 ساڵ یاخۆ 12 ساڵ بەسەرەوە کۆمەڵی گۆڕانکاری لە جەستەیە ڕوەدا هۆرمۆنات و کۆمەڵی موادی کیمیاوی و گەشەی جەستە و ئەم حالەتانە ڕوو ئەدات کە باڵای بەرزە بێت کە بووین زیادە بێ لوتی گەورە بێ ئارەقاکە کاتێک کە ئەم حالەتانە ڕوو ئەدات ئەمە ویستم سەرەتا بە ئەمەژ بۆش بکەم چونکە تۆ کاتێ مناڵ بێت دێمەوە سەرگەنجەکە کاتێک کە مناڵ بێت هەتاوەکو تەمەنێک تقریبا ئەگەری هەیە تا 3 ساڵ و 5 ساڵیش بڕات لە نزیکەی 185 یاخۆ هەنێک کات لە 65 تا 85 وزە بۆ مێشکەچێت بۆ گەشەی مێشک ئەگەر تەماشاکەی مناڵ لەو مەرحەلا هەوڵەدا فێر بێت بەس کە گەورە بوو کەمترە کات ڕێژەکە واتە گەشەی بەڵێ و تاقی جسمێ وزەی جەستە زیاتر بۆ گەشەی جەستە زیاد دەکات کە گەشتە مەرحەلەیەکی تەمەن کاتێک کە خۆمان پێ ئەڵێ مراهق یاخۆ هەرزەکار ئەم هەرزەکارە کۆمەڵی گۆڕانکاری بە جەستیا ڕوادات ئەگەر تۆ فێرکار بیت وەکو مامۆستایەک ئەگەر تۆ بایەخدەر بیت ئەگەر تۆ باوک یا دایک بیت ئەگەر تۆ وەکوتە مامۆستا بیت یاخۆ هەر لە هەر بوارێکە کە ئینڤۆڵڤ یاخۆ ئەو کەسە نزیک بێت کەسێکی نزیک بێ وایەخی پێدەیت ئەوە کارەکەی نەزانی چۆن چارەسەریەکەیت ئەگەر نەزانی ئەم گۆڕانکاریانە لە جەستەیە ڕوو ئەدات 1001 بیرۆکە بە مێشکیا دێت کە پاڵەپەستویەکی لەسەر دروستەکات چۆن چارەسەرەکەی بەنسبەت گەنجانەوە بە گشتی ئەو گۆڕانکاریانە کاریگەرێتی دەرونی زۆر پاڵەپەستویەکی دەرونی دروستەکات نازانم هیوادارم پیا بەکەم گەشت بێن بەس نازانم مەبەستم گەورەکان بوو بۆ نمونە منێک ئێستا بۆ نەزانایان کۆکن لەسەر ئەوەی ئەگەر هاتوو تۆ بەشێک بۆ نمونە 180 لەگەڵ خێزانەکەت قسە و گفتوگۆت هەبوو 180 ئەگەر لەگەڵ با بڵێن کۆمەلگایە ئیتر هاوڕێیە دەرچوونە لەگەڵ کۆمەلگایە 170 بۆ 80 دەرچوونت هەبوو و لەگەڵ ئیشەکەشتا ئەوە تا ئەڕۆی بۆ ئیش ڕاستە میزاجت نیە ڕاستە تاقت نیە بەڵام هاتووی ئیشەکە ئەنجام ئەدەی ئەم سێ کارت توانیت تا حدێک ئەنجام بدەیت تو تەشخیص ناکرێی بە ئەوەی کە تۆ با بڵێن خەمۆکی بەڵام ئەگەر هاتوو تۆ تااقەتی عائیلەکەت نەبوو نتوانی لەگەڵ عائیلەکەت دانیشی لەگەڵ خێزانەکەت نتوانی لەگەڵ کۆمەلگایە هەرگیز کۆنتاکتت نییە لەگەڵ کۆمەلگا ئیشەکە تاواز لە ئیشەهێنی تۆڵی ناتوانم بڕۆم بۆ دام واز لە ئیشەکەتە هێنی ئەو کات من ئەتوانم بە تۆ بڵێم عزیزم لەوەچی تۆ پێویستت بە دکتۆرێکی دەرونی هەبێ اینجاش باسی ئەو ناکەم بڵم تۆ
باڵێن کە ئابەتەیە یان تۆ هەر کێشەیەکی تر بێ ناوەکان زۆر نامەوێت خەڵکی پێ ئاشناکەم بڕاستی اینجا دوایی مەسەلەن کەسێکی ئاها دێڵێ ئێستا واز لەوە بێنە بۆ نمونە یەکێکی تر برادێکیان دایکتیانکێک دێڵێت تۆ خەمۆکی تێسە ChatGPTمان هەیە ئێمە ڕووین پرسیار لە ئەوەکەین من 1 2 3 نیشانم هەیە کامە حەب وەرگرم کامە دەرما وەرگرم چی بکەم باشە یعنی وامان لێ هاتووە یان گوێ لە دەوروبەرەگرین یان دین لێ گرنگەوەی نەڕۆم بۆ لای یەکێکی شارەزان لە ڕاستیە دووارە زۆر سپاس ئەگەر بێتە سەر مەسئلەی کەسێکی یاخۆ کەسێکی باڵغ ئەو نیشانانە خۆ مەرج نییە تەنها کاریگەرێتی دەرونی بێت بەڵام مەرجیش بوا بێت پێویستە هەر هەمومان بە ئاسایی وەریگرین بە ئاسایی وەریگرە ئەگەر من حالەتێکی تایبەتم هەیە بە دوای هاوکاریە بگەڕم بە دوای کەسێک بگەڕم لێم تێبگات ئەگەر تەماشای کۆمەڵگەی خۆمان بکەی شتێکی پێوتێ کۆنفیدەنشیاڵەتی واتە ئەمانەت پاراستن هەندێک کات ترسی ئێمە لەوەیە کە من دێم بۆ لای نورخان پرسێکی بکەم نورخان حەز دەکەم حەزم بە تێکەڵی نەماوە تاقەتی هیچم نەماوە ماندوو ئەبم لە خۆمەوە ئەمە نیشانەکانی بابڵێ نیشانەکانی خەمۆکیە خۆ نیشانەکانی دڵاوڕەباوکیە هەموو ئەمانە یاخود تاقەتی هیچ تاقەتی قسەکردنم نەماوە تاقەتی ئیشم نەماوە بێباکم لە هەموو شتێک تەنانەت زۆر بیرەکەمەوە خەوم تێک چووە ئارەقەکەم درەنگە خەوم زۆر کات خۆ مەشغوڵەکەم بە مۆبایلەوە ئەم حالەتانە هەمووی کاریگەرێتی دەرونیە لەبەر خاتریەوەی ئەو سیقە و باوەڕ پێکردنە نییە ئەترسێت ئیمڕۆوامان لێ هاتووە زۆر کات کە تەنانەتە چیتە لای دکتۆرێکی شتێک بۆ ئەنووسێ ئەو دکتۆرە ڕەنگە لای دۆست و برادر بڵێ ئیمڕۆ نەخۆشێکی تایبەت هات بۆلام بەو شێوازە بۆ بنیاتنانی ئەوە پێویستە لە بنچینەوە لە ڕاستیە ئیشی لەسەر بکرێت خەڵکە ئەکادیمێکی کە وڵاتە باتە ڕێوە خەڵکانی جەنابتان ئاسا پێویستە دەستگایەکی تایبەت هەبێت کە ئیش لەسەرەوە بکە ئەو متمانە دروستکە لە مابەینی تاک و دەستگاکانە بۆ ئەوەی کە هەر هەمومان ئازانی کە ئێستاکە گەنج مۆبایل یاخۆ منداڵ مۆبایل بە شێوازێک بەکارەهێنێت سنووری تێپەڕاندووە هیچ باوندریەک هیچ سنوورێکی نەماوە لەم بۆم حالەتانە بۆ بنێتنانی ئەو متمانانە زەروریەتە لە ڕاستیە بەر لەوەی هەرەنگاوێک بنرێت ئەگەر بێتە مەسئلەی ئەو نیشانانەی کە جەنابە باسی کرد 100% وایە 100% ئەمان یەکێ لەو نیشانە ناگرێتەوە کە ڕەنگە خەمۆکی هەبێت کە ڕەنگە دڵەڕاوکی هەبێت ئەنگزایەتی یا ئەنگزایەتی سۆدا کە پێوترێت ناڕێکی یاخۆ تێکچوونی دڵەڕاوکی و قەلەقی هەر بابەتێک لەو بابەتانە پەیوەستە بۆی نیشانەکانی بێت زەروریەتە ئێمە وەکو تاک بتوانین ئەو پەیوەندێ دروست بکەین لەگەڵ دەوروبەرە زەروریەتە بتوانین ئەو کۆپی مێکانیزم واتە بتوانین خۆمان زاڵ بین بەسەر کۆمەڵی حقیقەتی خۆمانە بتوانین کەسێک هەبێت دەردەدڵ تەنها وشەیەک نییە کە بە ئاسانی هات بێت ئەو دەردەدڵی لا بکەی بۆ مەرجەی کە با هەوڵ بدێت کە باوەڕی پێ بکەی کە ئەو ئەمانەتە بپارێزێت لە ڕاستیە ئاساییکردنەوەی ئەوەی کە بڕۆی دکتۆرێکی دەرووناس ببینی یاخۆ دەرووناسێک ببینی یاخۆ کەسێکی بە ئەزمون ببینی لەو بوارە زەروریەتە هەمومان بە ئاسایی وەریگرین زەروریەتە تەواو لی تێبگەین من هەموو جار نمونەکان باسەکەمەوە یعنی نوعاً ما بۆش مەشهورم کە من زۆر نمونە ئەهێنمەوە ئەو نمونانی کە باسی یەکەم هەوڵەدەم ناوەڕۆکی ستۆریەکە بگۆڕم بۆ نمونە ئەگەر لە کوردستان بێڵم لە ئەوروپایە ئەگەر لە ئەوروپا بێڵم لە سلێمانیە ئیتر ناوەکانە گۆڕم تەمەنەکان ئەگۆڕم بەس بۆی بتوانم پەیامەکە بگەینم بەڵام جارجاریش هەیە خۆیان ئەڵێن ئەتوانی نەسەن وەک خۆی بیڵی بەڵام ناوم مەهێنا من باسی دوو خوشک ئەەکەم ئێستا یەکێکیان ئاهات بۆ لای من بس بۆ ئەوەی وەکو جەنابتان ئەڵێن دەردەدڵی بکات باسی ئەوەکە کە تووشی سترێس بووە قەلەقی هەیە لەلایەک ئیشەکە کچێکە زەواجی نەکردو لە ماڵەوە بێ ئاگای لە دایک و باوکی بێ چێشتیان بۆ لێ بنێ بێ بێداویستەکانیان بۆ دابین کە ئیتر هات ئاها فترەی جارێک بێکەوە دائنیشتی ڕۆژێکیان وتی من چۆن وا لە خوشکەکەم بکەم خوشکەکەم تووشی شێرپەنجە بووە باری دەرونی زۆر خراپە بیر لە مناڵەکانی ئەکاتەوە حەزم لێ ئەو قسانی کە بۆ منی ئەەکەی بۆ ئەویشی بکەیت نیشتم دقەی چێکە ئەگەر ئاساییە بەلاتەوە لەگەڵ خۆت بهێنا ئەگەریش ئاساییە با ئەو بەتەنیا بێ وتی باش ڕۆژێکیان هاتن بێکەوە هاتن دائنیشتین زۆر گرنگ بوو بەلامەوە بەرامبەر تێبگەێنم کە تۆ دەی بۆ لای من قسم بۆ ئەەکەی نەخۆشی دەرونی معنای ئەو نیە تۆ چارەسەر ناکرێی چکە زۆر جار ئەوان واتی ئەگەن کە نەخۆشی دەرونی چارەسەری نییە تۆ لەگەڵتا هەتاکو مردن بەسوانیە نەخۆشی دەرونی 100% چارەسەری هەیە ئیتر ماوەیەکی زۆر بەیەکەوە بووین بەداخەوە 6 مانگ پێش ئێستا
ئەوەی کە عیبی نەبوو نەخۆش نەبوو ئاهات بۆ لای من قسەی کرد ئەو وەفاتی کرد ئەوەی کە نەخۆش بوو بەڵێ ئاهات بۆ ئەوی ئێمە لە ڕێی ئەوەوە قسە بۆ ئەوکەین بەڵام ئەمیان هێشتا ماوە و وەزعی زۆر باشە و هیچ کێشەیەکی نییە کاتەمێ بڵێم ئەوی نەخۆشی دەرونی هەیە معنی ئەو نیە تا لەگەڵ دەمێت و معنی ئەوەشی نیە نەخۆشی دەرونێکە وای لێ کرد بمرێ بۆی پامەکەمانیش بەغەڵەتی نەگەم مەبەستم لە چێ مەبەستم لەوەیە ئایا دەردەدڵی بەس دەردەدڵی گوێگرتنە یان ئەگەری ئەوەشە دەرمانی بۆ بنووسێ و بگرێ ئیسفادی لێەکە تەماشاکە لە سەرتا باسم لەگەڵ جەنابتا کرد هەموو شتێک هەموو کەسێک کە دۆخێکی تایبەتی هەیە پێویستە ئەسسمنتیت بۆ بکرێت ئەسسمنت واتە لێکۆڵینەوەی تەواو یەکۆڵینەوە لەوەی کە لە منداڵیوە ئایا تووشی تندوتیژی هاتووە تووشی ئەبیوز هاتۆ خوانەخواستە بەکارهێنانی بە شێوەیەکی ناڕێک یاخۆ لێدان یاخۆ هەر شێوازێکی کە ئایا لە گەورەیە تووشی کۆمەڵی حالت سەدمەیەک بۆ تووشی دامێک هاتۆ کەسێکی زۆر شیرین و عزیزی دەدڵە بەڵێ وەفاتی کردووە و ناتوانێت زاڵ بێ بەسەری هەربیری لێ ئەکاتەوە هەر یەکێک لەو سەدمانەی کە ناونیشانی زۆرە ئایا ئەمی بەسەر هاتووە ئەگەر بەسەری هات بێ ئەمە پێوتە PTSD واتە پۆست ترۆماتیک سترس دیسۆردە پۆست ترۆماتیک سترس دیسۆردە ئەوەیە کەواتە دوای ئەوەی کە ڕووداوێک ڕوئەدات دوای ماوەیەک سەیرەکەی کاردانەوەی لەسەر ئەبێت هەست ناکەی نازانی هۆکارەکەی چیە بەڵام وا لێ ئەکاتە تووشی خەمۆکی تەکات تووشی قەلەقی تەکات وەکووت تووشی سترس تەکات سترس کە زۆر بوو دێمەوە سەر ئەمەگدڵە ئەبێتە کرۆنیکەل سترس دیسۆردە کە وا ئەکاتە بەردەوامی زۆر جوڵەیی بۆ دروستەکات قەلەقیەک بۆ دروستەکات کە ڕەنگە نائارام بیت کە ڕەنگە زووت و ڕەبیت و هەڵچیت کە خەوتێکەچێت کە حالەتی زۆر بۆ دروستەکە کە کاردانەوەی جەستەی لەسەرەکەت هەموو ئەمانەی کە تۆ باسی کرد باسی چارەسەری کرد بەڵە چارەسەری هەیە چارەسەری دەرونی ئەکرێت بە دوو شێواز بێکێکێکیان لەوەی کە بەڵی بەشێکیان لەوەیە کە تۆڵکین تەراپی ئەگرێتەوە کەواتە ئەخاوتن و بەرنامەدانان هەڵبەتە هیچ شتێک تەنها بەم قدەمە تەقی من و تۆ چارەسەر ناکرێت هەر کەسێکە گوێ لە من و جەنابە بگرێت هەڵبەتە ئەمە تەنها قسەیە بەڵام تۆ چۆن بیخیتە بواری کارکردنەوە چۆن لە خۆتا جێبەجێی کەیت چۆن تەطبیقی کەیت ئەمە بەرنامەکاری ئەوێت ئەمە ڕێخستنی ئەوێت ئەو کەسانی کە ئەو حالەتیان هەیە خۆیان بەتەنها ناتوانن بیکەن باشە شێواز هەیە کە بۆ نمونە CBT پێوترێت Cognitive Behavior Therapy تۆ لە کار و کاردانەوە سلووکیای خوێنیتەوە تەنانەت ئێستا کە هەندێک چارەسەر دروست بوو بە لایت چاو چارەسەری ئەەکەن ڕۆژە عەزەڵاتی دەم و چاوم بیست بەڵێ دکتۆر باسی ئەوەیە ئەیوت من ئەبێت فیس تو فیس لەگەڵ نەخۆشەکەم دانیشم چونکە من لە عەزەڵاتی دەم و چاوی من ئەزانم باگراوندی ئەم حەرەکەیە چییە ئەوەی فقط دەم و چاوی فقط عەزەڵاتی دەم و چاوی زۆر کات چاو تەنها پەنجەرەیە لە ڕاستیە خەڵک وای ئەزانی کە پەنجەرە نییە چاو پەنجەرەیە بە وێنەکە کە ئەنێرێ بۆ مێشکە لێرە لە باڵی دەناوە ڕاستی مێشکەوە پێچوانە ئەبێتە شەپۆل ئەچێ بۆ پشتی مێشکەوە پشتی مێش کاردانەوەی ئەبێت ئەم کاردانەوانە لە ماسولکا دروستە بێت حسب ئەو تەفسیری کە دێ بەڵێ گیان زۆر کات مەسەرەن بۆ نمونە ئێستاکە تۆ عەزیزترین کەسی من با بڵێ یاخواهی هەر کەسێکی ئێمە جاری وا هەیە ئەگەر فەحسی EEG بۆ بکرێت بۆ نمونە بابزان ئەو کەسانی کە پەرکەم و فێیان هەیە جەنەتەن فێ پێڵنوانە پەرکەم ئەو کەسێک کە با بڵێ لە هۆشە چێت بێهۆشە بێت و کەف لە دەمی دێتەوەکەوێت سەرع بەعەرەبی بەڵێکیان کە تووشی ئەم حالەتە بێ بۆ دۆزینەوەی ئەوەی لە چ بەشێکی مێشکی کاریگەرەتی کردووە ئەم EEG دانن ئەو وایرانی کە لە مێشکە درێت بۆی بخێنرێتەوە ناخۆشترین شتی بەبیرە هێنەوە بۆ منە بڵێن کەسێکی عزیزی لە دەستداوە ماسەرم بڵێ بەڵێ باوکم ئەڵێ ئەگەر ئێستا باوکە بێتە پێش چاوە یا کەسێکی عزیزە بێتە پێش چاوە حەزەکەی چی پێ بڵێیت ئەو کات ئەو سۆزا و ئیمۆشنی لا دروستە بێ ڕەنگە فرمێسکە چاوێت خۆرە ئەو خەتانە ئەخوێنێتەوە کە تا چەند ئەو ئیعازانە بۆ کوێ ئەچێت بۆیە تۆ ئەم کاردانەوەی دەم و چاو کاردانەوەی تەنانەت من ئێستاکە کە قڕگ مشک بێت فێک و دەم هەنێک کات ڕەنگە کاردانەوەی دیکەی هەبێت ڕەنگە سترێسەکە بێکەوام لێ بکاتە ڕەنگە چی و چی دیکەوێت بەڵێ بەتەکید ئەوەش چاوە تەماشاکردنە سیما جەستە نازانی دەست چی لێ بکەی هەنێک کات هەنێک کات دەستی کەسێکەیە دەستی پەنجەکانی خۆیە گوشێت ئەمانە هەمووی کاردانەوەی لێکدانەوەی مێشتە کە ئازە نێرێت ئەو سیگناڵێنێرێ بۆ جەستە کاردانەوەی جەستەتە لەو ڕۆوە دکتۆرەکان زۆر جار بۆی مامەڵە لەگەڵ پانیک ئەتاک بکەن بۆ نمونە یەکێک لە مارە ترسێ بەڵێ
ئەچێ مارێکە هێنەی خاتە بەردەستی حتا ئەگەر مارەکە پلاستیکیش بێت بۆ ئەوەی تۆ هەتا ڕوبەڕووی ترسەکەت نەبیتەوە تۆ ناتوانی تووشی شیفا ببیت لێ ئەمەش بزەڵت وایە هینی ستۆریەکی بۆ هێنن عادەی با بڵین سەدەمات و ئیتر نازام ئەو ستۆری خراپانێکە لە مێشکی هەبووە ماوسەکەوە من زۆر خۆشحاڵم ئەزانم زۆر بابەتمان دانا بوو کە قسەی لەسەر بکەین نەمانتوانی قسەی لەسەر بکەین ماشاءڵڵا کاکەتێکە زۆر خێرا ڕۆشت بەڵام من زۆر خۆشحاڵ بووم هەندی معلوماتم بۆ خۆم وەرگرت ئینشاءالله ئەوانەیشی کە گویان لێ بۆتوانی یانە چەند خاڵێکی بەسوودتان وەرگرت بێت پەیامی کۆتای من بۆ هەموو ئەو گەنجانێکی گویان لێمە ڕۆشتنی تۆ بۆ لای پسپۆرێکی دەرونی یان دکتۆرێک یا پزیشکێکی دەرونی بۆ ئەوەی دەستنیشانی ئەو فشارە دەرونیە بکە کە لەسەر تۆی عیب نییە هیچ عیبەیەکی تیان نییە لەوانەیە فشارێکی دەرونی کۆن بێ لەوانەیە فشاری کار بێ لەوانەیە فشاری کۆمەلگا ئەو قسانێکە لە کۆمەلگایە گوت لێ ئەبێ لە جادەوبانە ئەی بیستی و ئەی بینی کەواتە هیچ عیبێک و هیچ شەرمێکی تیان نییە تەنها ئەوەندەیە بڕیارەکەت بدە و بڕۆ پەیامێکی تر دڵخۆشی هەستە ئامانج نییە بۆی تۆ دڵت خۆش بێ ئامانجێک نییە بە ئیشێکی زۆری بۆ بکەی بۆی پێی بگەین نە هەستێکی بەسیتە بە ئامانجە بچووکەکانی ئەوەی کە بۆ گەشتن بە ئامانجە گەورەکە پەیڕەوی ئەگەی بۆ هەستە خۆشە کە لە ئەخیرەوە ئەگەی بە ئامانجە گەورەکە زۆر سپاس بۆ گوێگرتنتان ئەتان بینەوە